بەڵە دیارە ئەو 4 ملیارە ئێستا لە بانقی فیدرالە لەسەر حسابی وەزارەتی تەندروستی ئەو بەڵێ نەبوو کە کۆبوونەوەمان کرد پزیشک و کارمەندان لەگەڵ وەزیر و لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەت و کاقوبا تاڵەبانی پارەکە گەیشتووە. ئێستا من قسەم کرد لەگەڵ وەزیر و لەگەڵ مدیر عامی بانکەکان بەیانی بگاتە سلێمانی جومعەش بە ئێمە تەوزیعیەکەین 1,200,000 بۆ سلێمانیە. ڕاستە جێگەی مەعاش ناگرێتەوە بەڵام لەم وەختەی ئێستا کە قەیرانێکی قورسە و پزیشک و کارمەندان پارەیان پێ نییە بەڕێی من شتێکی خراپ نییە دەیدەینە پزیشک و کۆی کارمەندانی تەندروستی بەڵام بەپی هەستیاری نەخۆشخانە فریاکەوتنەکان زیاترە نەخۆشخانەکانی تر ئەنجا شوێنەکانی تر. ئەوەی ئێستا من قسەم کرد کە عەبدوڕەحمان مدیر عامی بانکەکان ئێستا لە هەولێر بوو لەگەڵ وەزیر لە دانووسان بووین سێقۆڵی هاتۆتە سەر حسابی وەزارەتی تەندروستی بەیانی بگاتە بانکەکانی سلێمانی ئینشەڵا من جومعەش بێ تەوزیعیەکەین. لەسەر دەوام ئەمڕۆ دەوام لە دوومانجی ڕابردوو باشترە دیارە بەهۆی ئەم قەیرانە داراییە و ئەم بایکۆتەوە هەموو جومگەکانی حکوومەت خراپی بەسەر هاتبوو سەحەش بەدەر نەبوو لەوان بەڵام سەحەیەکێ بوو لەو شوێنانەی کە بەجوودی هەموو دڵسۆزانی پزیشک و کارمەندان نەمان هێشکارە ساتێ بخەومێکە تەوەقعمان دەکرد و ئەمڕۆ شکر لە دوومانجی ڕابردوو دەوام زیاتر ئاسایی بووەتەوە.